من ئێستا لە تەلاری هونەرم لە شاری سلێمانی ئامادەم لە یەکێک لە ئیڤێنتە گرنگەکان تایبەت بە شاری سلێمانی کە ئەویش یادی سینەمای جیهانیە. بێگومان لە 28 دیسەمبەری هەموو ساڵێک بە ڕۆژی لە دایکبوونی سینەما هەژمارەکرێت لە هەموو جیهانە ئیڤێنتی تایبەتی و پرۆگرامی تایبەتی و چالاکی تایبەتە بێ. بێگومان لەم ساڵیشدا بەشی سینەمای سلێمانی کە سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە هەموو ساڵێک خۆی ئامادەکە و ئیڤێنتی لەم جۆرە سازەکات، بەڵام ئەم ساڵ لەبەر چەند هۆکارێک ئەو ئیڤێنتە دواخرا کە وەکو پیشەی هەموو ساڵێک چەندین کورتە فیلم و چەندین بەرهەمی نوێی بە تایبەتی گەنجان لە شاری سلێمانی لە ڕێوڕسمێکی تایبەت و لە ئیڤێنتێکی تایبەتە نمایشەکرێت. بێگومان وەکو ئاماژەمان پێکرد لە هەفتەی ڕابردووشدا ئەم ئیڤێنتە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورساتە و ئەمڕۆ من لێرەم کە ئیڤێنتەکە بەڕێوە چوو و هەفتەی ڕابردووش بێگومان بەهۆی نالەباری کەشوهاوە بۆ جارێکی تر ئیڤێنتەکە دواخرایەوە، بەڵام ئەمڕۆ خۆشبەختانە ئیڤێنتەکە بەڕێوە چوو و چەندین کورتە فیلم و فیلمی دوکومنتاری ئەمڕۆ نمایشکرا. قسە و باسی زیاتر لەسەر بەڕێوەچوونی چالاکیەکان و ئیڤێنتەکان و ئەو کورتە فیلم و ئەو بەرهەمە نوێنەی کە ئەم ساڵ نمایشکراون قسەی زیاترەکەم لەگەڵ زۆر بەڕێز کاک جەبار محەممەد ئەندامی لیژنەی باڵای ئیڤێنتەکە و هەروەها زۆر بەڕێز ڕێکاربەرزان دەرهێنێر یەکێک لە کورتە فیلمەکان کە ئەویش کورتە فیلمی تەنیایی باشترە. بەخێر هاتن سەرچاوم بەخێر بێن. هەرچەنە ئەمڕۆ کەشوو هەواش زۆر ساردە، بەڵام هەرچۆنێک بێ ئیڤێنتەکە بەڕێوە چوو. کاک جەبار ئیڤێنتەکە چۆن بەڕێوە چوو، بەچی دەستی پێکرد، پرۆگرامەکان چۆن بوون؟ سەرەتا منەمەوێت لێرەوە سوپاسی دەستگای کورسات بکەم، هەمیشە هاوکار و سپۆنسەری بەڕێوەبەراتی هونەری سینەما بووە لە هەموو ئیشەکانیە، لە هەموو کارەکانیە هاوکارێکی زۆر باشمان بووە. ئەم ئیڤێنتە وەکو جەنابەت باست کرد دوو جار دواخرا. جاری یەکەمیان بەهۆی ئەوەی کە فیستیڤالێکی کە هەبوو لە هۆڵی لەم هۆڵەیە چالاکیە دەبوو هونەر هەبوو. جاری دووەمی شارۆبۆنەی کەشوهەواوە. ئیتر بڕیارمانە کە ئەمڕۆ ڕۆژی دەستپێکی ئیڤێنتەکە بێت. زۆر بە باشی بەڕێوە چوو، هیچ ئەشکالێک لە ڕێگامانە نەبوو. زۆر باشە. چەند فیلم بەشداریان کردووە و لە چەند ڕۆژە فیلمەکانە بینرێت؟ خۆی 12 فیلمە، 10 کورتە فیلم و 2 فیلمی دۆکۆمنتاریە، 11 دانیان ئیشی بەڕێوەبەراتی هونەری سینەمایە. کورتە فیلمێکیشیان بەرهەمی خانەقینە. زۆر باشە. کاکرەکار بەخێر بێی سەرچاو تۆ یەکێکیت لەو دەرهێنەرانی کە ئەمڕۆ یەکێک لە بەرهەمەکانی تۆ نمایشکرا. بەرهەمەکەت ناوی چی بوو و یەکەم بەرهەمی تۆیە؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ جەناویشێ. بەڵێ من ڕێکاربەرزان دەرهێنەری کورتە فیلمی تەنیایی باشترە. بڕوا بڕیارەکە بەیانی نمایش بکرێت ساعت 4. هیوادارم هەموومان ئامادە بین و بینەری کورتە فیلمەکانی ئەم ئیڤێنتە بین و هیوای سەرکەوتن بۆ ئێوە بۆ هەمووتان نەخوازم. سەبارەت بە پرسیارەکەشێ ئەمە سێم کورتە فیلمی منە کە بەرهەمم هێناوە و بە خۆشحاڵی ئەم کورتە فیلمەم لە سپۆنسەری دایرەی سینەما بەڕێوەبەراتی هونەری سینەما سپۆنسەری ئەم کورتە فیلمیان کردم و بە خۆشحاڵیەوە لەم ئیڤێنتەیە نمایشەکرێت. زۆر باشە. کاک جەبار، کاکرەکار ئاماژەی بۆ کرد کە فیلمەکەی ئەو بە سپۆنسەری بەشی سینەمای سلێمانی بووە، واتە بەرهەمەکانی ئێوە تەنها تایبەت نین بە بەشی سینەمای سلێمانی، بەڵکو ئێوە سپۆنسەری شەکەن. هەڵبەتە هەموو کورتە فیلمێک کاکرێ بودجەیەکی مادی زۆری ئەوێ. بودجەی بەڕێوەبەراتی هونەری سینەمای سلێمانی زۆر کەم بوو، بەداخەوە بە شێوەی ناکرد کە ئێمە بین بە 5-6 فیلم بەرهەم هێنین. ئەو خۆشحاڵیەوە ئەو کۆمەڵە گەنجە لە گیرفانی خۆیان هاوکاری بەڕێوەبەراتی هونەری سینەمایان کرد و توانیان ئینتاجی بەرهەمەکانی خۆیان بکەن. لە هەنێ فیلمیشە لە هەموو فیلمەکانە هەنێ فیلمیان بەڕێوەبەراتی سینەما سپۆنسەریان بوو. ئیشەکەی کاکڕێکاری ژێکێک بوو لەو ئیشانەی کە بەڕێوەبەراتی ئێمە سپۆنسەری بوو. ئەو مەرجانە چی بوون کە ئێوە وەکو لیژنە داتان نابوو بۆ ئەوی کە فیلمەکان وەرگیرن؟
چجای ئەو فیلمانەی کە سەر بە بەشی سینەمای بەڕێوەبەرایەتیەکەتان بوو ئەو فیلمانەشی کە سپۆنسەریتانە کرد ئێوە ئەو فیلمانەی کە هی بەڕێوەبەرایەتی خۆی بوو پێشتر سیناریەکان یەتە ناو بەڕێوەبەرایەتی بەڵێ پێش بەرهەمێنان هەڵسەنگاندنیان بۆ ئۆکرێ بوار ئەدرێ بە چەند کەسێک کە فیلمەکەی ئینتاج بکە هەڵبەتە بە پێی تر باشی و خراپی سیناریۆکان اختیاری ئەو فیلمانە ئەکرێ ئەوانەشی کە لە دەروی بەڕێوەبەرایەتیەکرێ خۆیان فیلمەکانیان بەرهەمهێناوە ئیشەکەیان کردووە پێویستیان بەوە هەیە کە شوێنێک دەستگیرۆیان بکە بۆ ئەنجامدانی تەواوی کارەکەیان ئەو ئیشانەش بەڕێوەبەرایەتی هەموو ساڵێک دەستی ئاوا کۆمەڵێک گەنجەگرێ و هاوکاریان ئەکات زۆر باشە بێگومان هەلو مەرجی دارایی لەم چەند ساڵەیە وەکو ئەزانین بە بەراورد بە ساڵانی پێشوو باش نەبووە کە ئەوەش با بڵێن تەنها ڕنگدانەوەی لە سەر بەرهەمهێنانی سینەما نەبووە بەڵکو بەشەکانی تریش بەرهەمهێنانی شانۆ و بەشی مۆزیک هەمان کێشەیان هەبووە ئێوە چۆن توانیوتانە لەگەڵ بەرهەمهێنانی کارەکانی خۆتان ئەو کەسانی کە سەر بە بەڕێوەبەرایەتی خۆتان و لەگەڵ ئەوەشا سپۆنسەریتان کردو بۆ با بڵێن دەستگیرۆیتان کردو بۆ کۆمەڵێک گەنج لە دەرەوە ئەو بودجەی کێتە دایرەی سینەما سەرڤەکرێ بۆ بەرهەمهێنانی فیلم بۆ بەرهەمهێنانی کورتە فیلم لەو بودجەی کێت ئێمە دەستگیرۆی ئەو گەنجانە ئەکەینۆکو باسم کرد کێنە ئەوێ ئیشەکانیان جوانە یعنی ئیشێکیکەی کردووە یان نەیکردووە بەڵام سێری سیناریۆکەیەکەی سێری ئیشەکەیەکەی ئیشێکی باشە لەبەرەوە هەڵەسین بە هاوکاریکردنی ئیتر لەو بوارانەی کە پێویستی پێێتی هەم کۆمەڵێک لە مادیە بەشێکی مادیە لەو هەڵبەتە لەو بودجەکەمەوەی کە بەدەست بەڕێوەبەراتی سینەمایە چکاگەر بە چاو ساڵانی داهاتوە سێری بکەی لە سەدانەوە 25 بودجەکە کەمی کردو بودجەی بەڕێوەبەراتی یعنی ئەوەنە کەمە ناتوانی کورتە فیلمێکی باشی پێ بەرهەم پێێنی زۆر ڕاستە کاک ڕێکار وەکو گەنجێک ئەم هەوڵی بشی سینەما تا چەند بەرزە نرخێنی بۆ دەستگیرۆیی کردنی ئێوە تۆ ئەگەر با بڵێن بشی سینەما نەبووایە هیچ لایەنێکی تر هەبوو کە تۆ بتوانی کارەکەی خۆتی پێ بەرهەم بهێنی بەڵێ بەڕاستی ئەم هەوڵەی دایرەی سینەماکە وەکو عادەتێکی ساڵانەی لێ هاتووە کە دیدارێک ڕێگە خاو چەند کورتە فیلمێک دروست دەکەین بەڕاستی ئەو پەڕی شایانی دەستخۆشیە شایانی ڕێزە کە چەند گەنجێک دەتوانن کە هەرچەنە بودجەیەکی زۆر کەمە بەڕاستی ئەوکو کاکجەبار ئاماژەی پێیان پارەی کە سەرف کراوە بۆ ئەو بودجەی کە سەرف کراوە بۆ کورتە فیلم بەڕاستی ناتوانانی کورتە فیلمێکی باش بەمانای ئەوەی کە ستافەکە نەک بەماناوی کە فیلمەکە باش نییە بەمانای ئەوەی کە بەدڵی خۆ ناتوانانی مەسەن ئەوێ بە ڤۆڵۆنتەری خەڵک هاوکاری بکە ئەبێ مەسەن لایەنی تر بدۆزیتەوە کە هاوکاری بکە نەگەوەی 100% بتوانی کە تۆ فیلمەکە لەسەر ئەو پارەی کە بۆ سەرف کراوە بتوانی فیلمێکی پێ دروستکەی بتوانی ئەجیزەی بەدڵی خۆ پێبێنی ئەکتەر بتوانێت حەقی خۆی وەرگری هەموو ستافەکان کە مەسەن حەقدەستی خۆیان وەرگن بە تەواوەتی ئەم پارەیە بەڕاستی زۆر کەمە و هیوادارم لە ساڵانی داهاتوە بتوانین زیاتر بێ بۆی کە هەم لە ڕووی کوالیتیەوە بەرەمەکان و هەمیش بتوانن کە دەستگیرۆیە بۆ گەنجەکانی تر بێ زۆر باشە کاک جەبار ئەو فیلمانی کە ئەمڕۆ نمایشکران یاخود بەگشتی فیلمە بەشدار بۆکانینەوە ئەم ئیڤێنتە پێشتر لە هیچ فستیڤالێک یا لە هیچ شوێنێکی تر بینراون یان بۆ یەکەم جارەکە نمایشەکرێن بەرهەوانەی کە ئەمڕۆ بینیمانن یەکەمین جارە عەرز بکرێن هەمویان ئیشی بەڕێ ئەمە یەکێکیشە لە مەرجەکانی بەشداری بەڵێ بۆیە ویستم باسیەوە بکەم ئەو ئیشانە بەرهەمی ئەم ساڵی بەڕێوەبەراتی هونەری سینەمان ئیتر بە سپۆنسەری بوو بێیان ئیشەکە هی بەڕێوەبەراتی بێ هی دائیرە خۆیەتی یعنی هی بەڕێوەبەراتیە یەکەم جار هەموو ساڵێک ئێمە وەکو باسم کرد لە ئیڤێنتێکی ئاوایە ئیشەکانمان نمایشەکەین دوای ئەینێرین بۆ فستیڤالەکانی دەرەوە یعنی بۆ نمونە ئەو فیلمانەی کە هەیە ئێمە هاوکاریشیانین بۆ ناردنە دەرەوەی فستیڤالەکان ئەو بۆی هەیە ناوی فستیڤالەکانیش بڵێ یعنی بۆ نمونە ئێستا کاک ڕێکار دەتوانێت چەند فستیڤالێک اختیارکە ئێمە فیلمەکەی بۆ بنێرین بۆ فستیڤالانە لەسەر بودجەی بەڕێوەبەراتی سینەمای ئیسلامی کاتە ئێوە لە هەمان کاتە جگەلەوەی کە سپۆنسەری کارەکانتان کردووە لە هەمان کاتە ئەتوانن کە با بڵێن کورتە فیلمەکەی گەنجێکی وەکو کاک ڕێکار بەشداری پێ بکەن لە چەند فستیڤالێکیشە بەتەئکید ساڵانی کەش کردومانە هەموو ساڵێکەوەکەین ئەگەر ئەو بەرهەمانە بەرهەمی بەرەوبەراتی هونەری سینەما بن هاوکاری ئەو گەنجانە ئەکا بۆ ناردنی بۆ فستیڤالەکانی دەرەوە
و هی دائرەش یعنی حتا پێشتریش من بە کاک ڕێکارم وتم کۆمەڵی فیستیڤال خۆت اختیارکە بۆ فیستیڤالانە بەرهەمەکەت بۆ بنێرین کە خۆ دەدەوێت. ڕاستە بۆچی هەموو ساڵێک بەرهەمەکان بەرهەمی تەنها شاری سلێمانین بۆ نمونە ڕاستە باسی قەیرانی بودجەت کرد کە ڕەنگە زۆرتان لە خۆتان کرد بێتوانی بێتان ئیڤنتێکی لەم جۆرە ساز بکەن بەڵام هیچ ساڵێک نەمان بینیوە کە بەرهەمی وڵاتە دراوسەکان یاخۆت با بڵین ئیڤنتەکە لەم لۆکاڵیە بێتە دەرەوە ببێتە ئینتەرناشناڵ. ئەم ئیڤنتە بۆ ئەوەیە ئەم بەرهەمانە بەرهەمی بەڕێوەبەراتی سینەمان. اینجا شەرت نییە بەڵام ئەو کەسەی کە ئیخراجی ئیشەکەکە یاراوی شەیکەیکە سەر بە دائیرە بێ یان کەسێک بێ لە ناو دائیرەیە دەروی شارەکانی کەژە توانن بۆ من لە دەروی شارەکانی کە کەرکووک هەولێر هەر جێگایەک بێ بەڵام بەرهەمەکە بەرهەمی بەڕێوەبەراتی هونەری سینەمایە چونکە بودجەکە لە لایەنی تۆ سەرفەکرێ هەر بەرهەمێک لە لایەنی هەش دەستگایەکەوە سەرفکرێ بەرهەمی ئەو کەسەیە بۆیە ئەو بەرهەمانە بەرهەمی بەڕێوەبەراتی سینەمان. زۆر باش کاکڕێکار ئەگەر باسێک لە کورتە فیلمەکەی خۆت بکەی ماوەکەی چەند بوو و سیناریۆکی باسی لە چیە کرد؟ فیلمی تەنیایی باشترە ماوەکەی سیانزە خولەکە باز لە تەنیایی پیاوێکەکە کە ژیانێکی تایبەتی بۆ خۆی دروست کردووە لەناو ئەم گێژاوەی کە لەم سەردەمەیەمەیاژین جۆرێک ژیان بەڕێیەکات لەگەڵ خەمی لە دەزانی هاوسەرەکەی کە هەمیشە وەکو خەمێک بە دوای ئەم کە پیاوەیە و ئەم پیاوە بە دوای گەڕانە بە دوای خۆشەویستی کە لە گەنجیا لە دەستیداوە. فیلمەکەمان باسی ئەوەکە و ئەمێ لێرەوە ئەگەر دەرفە دەبێ باسی شتێک بکەم بەڕاستی گرنگترین شتی ئەم ئیڤێنتە ئەم دیدارانە ئەوەیە کە لە ئێستاە شەپۆلێکی نوێی گەنجان شەپۆلێکی نوێی گەنجانی سینەماکار دروست بوون لە دوای دامەزراندنی کۆلێژی بەشی سینەما لە کۆلێژی هونەر زانکۆ سلێمانیا کۆمەڵە گەنجی باش لە هەموو بوارەکان لە بواری دەرهێنان ئاکتین سینماتۆگرافی ئیدیتین هەموو بوارەکان ئێمە ئێستا گەنجی زۆر باشمان هەیە و کە لێرە کە گەنجەکە کە مەسەلەن کە دەرچووی ئەو بەشەیە پێویستی بە شوێنێکە بۆی کە توانەکانی خۆی تیا دەرخە پێویستی بەوەیە کە هاوکاری بکرێ پێویستی بەوەیە کە دەستگیرۆی بکرێ بەڕاستی ئەگەر دەستگیرۆی بکرێ وەکو ئەم فیلمانەکەی بین بەڕاستی هەوڵی زۆر باشی تایە فیلمی زۆر مەسەلەن فیلمی زۆر جوانی تێدایە دەستگیرۆی بکرێن دڵنیام کە ئێمە هەنگاوێک دەچینە پێشەوە لە سینەما هەنگاوێک تە ڕوونە پێشەوە لەبەرەوە پێشوونی ڕۆتی سینەمای کوردیا بۆیە بەڕاستی شایانی دەستخۆشین و شایانی ئەوەن کە مەسەن هاوکاری بکرێن ئەم جۆرە دیدارانە بۆ دەستگیرۆیکردنی ئەو گەنجانی کە لە هەم لە دەرەوەی مەسەلەن شوێنە ئەکادیمیەکان کێنە ناو سینەماوە هەمیش ئەوانەی کە لە سینەما ئەخوێن و تەواو یەکەن 4 ساڵ تەواوەکان مەسەن و گەنجە پێویستی بەوەیە کە هاوکاری پارە فیلم بەڕاستی بە بوجە دروستەکرێ فیلمەکانی دنیا ئەبێنین لە چەندەها مەسەن ملیۆن دۆلاری تا سەرفەکرێت تا بتوانین فیلمێکی جوان دروستکەین ئێمە بەم بوجەکەمە بتوانین 12 فیلمی بەڕاستی شایان دەستخۆشی و سوپاسیانەکەم لێرەوە و هیوادارم ئەو پەیامە بگاوەکو گەنجێک وەکووانی کە ئێمە کە خوێندکاری کۆلێژی هونەر بووین خوێندکاری کۆلێژی بەشی سینەما بووین کە لەوێ ئێمە دەرچوین ئێستا پێویستمان بەوەیە کە بەڕاستی هاوکاری بکەین و هیوادارم ئەم پەیامەم بگاتە شوێنی خۆی. زۆر باشە ئەگەر هاتوو دەستگیرۆی بکرێن ئەتوانن فیلمێکی کوردی تەواو بەرهەم بهێنن کە کۆی ستافەکەی هەر لە سینارست هەر لە ئاکتەر هەر لە کامێرامان هەموو تەواوکەرەکانی تری کوردی بێت فیلمێکی کوردی تەواو بەرهەم بهێنن من دنیای دێمێ 100% و ئەزمموی پێشتری ژێلەیە لەم چەند ساڵی پێشووترە ئایبینین کە لە زۆربەی کایەکانی ناو سینەما ئاڵم مەسەلەن لە سینەماتۆگرافی ئاکتەر دەرهێنەر ئەمانە زۆربەی ئێسەکەی بین کە خەریکی ئیشن و ئیشی زۆر باش و پرۆفشناڵ دروستەکەن ئەو گەنجانن کە لە کۆلێژی سینەما خوێنویانە لە سینەمانی بۆیە 100% ئەگەر هاوکاری بکەن ئێمە هەموو کادرەکانمان هەیە هەموو کەسەکانمان هەیە کە پێویستەکە لە فیلمێکا دروستکە ئێستا پێویستمان بە دەرەوە نەماوە دڵنیا دەکەمەوە لەوە ئەگەر بەڵام ئەگەر هاوکاریی باش بکرێ پاڵپشتێکی باشی گەنجەکان بکرێ دڵنیا بە ئێمە توانین لە هەموو مەجاالەکانە ئێستا لە پێشووتریش ئاگەر جەنابتان یان ئەو بینەرە بەڕێزەکان دیقەت بن ئێستا مەسەن جۆرێک لە ڕکلام
ڕکلام بوو بە بەشێکی باشی ئێمە کە مەسەن گەنجی هاوکاری گەنجی گەشتکۆم توانی بەردەوام ئەزموم بکە لەبەرەوە کە بمانێ فیلمی باش دروستکەین درامای باش دروستکەین پێویستمان بە ئەزمونە ئەزمونکردنیش لە بەڕاستی پێویستی بە بودجێ بەڕاستی پێویستی بەوەیە کە گەنجێک هاوکاری بکە قەی ناکەی کەم جارێتی قەچێکە بە ئەزمونێ بکە بەڵام کە تا ئەزمون نەکا بەڕاستی فێر نابێت فێریش نەبێ باش ناکات بۆیە 100% دڵنیا دەکەمەوە ئەگەر ئێمە دەستگیرۆی بکرێن لەلایەن حکوومەتەوە یان هەر فەندێکی فیلم فەندێک بێ شتێک بێ کە هاوکاری گەنجەکان بکات ئەتوانێت فیلمی باش دروستکا و کورتە فیلمیش ناوی فیلمی ئەزمۆنیە ئەتوانین لە کورتە فیلمەکانە ببین ئایان کەسە تالنتی ئەوەی هەیە کە بتوانێت فیلمێکی درێژی باش دروستکە یان ناتوانێت بۆیە بەڵێ سەرجاوی پرسیارەکەی تۆ بەڵێ لای باشە ئاماژەت بە سیناریۆی فیلمەکەتدا بۆ خۆت نووسەری سیناریۆی فیلمەکەت بووی؟ خۆم سینارست و دەرهێنەری شەکەم بووم و بەڕاستی قۆناغی سیناریۆ نووسینیشم بە چەند قۆناغێکی زۆر قورسا تێپەڕی و لە قورس لە ڕووی بڕیاردان لەسەر سیناریۆکە قورس لە ڕووی بڕیاردان لەسەر چیرۆک لەسەر بڕیاردان لەسەر کارەکتەرەکان چی بەسەرێت چی بەسەر نایە و ئەو کاتەش من پرسم بە مامۆستاکانم کرد لە کۆلێژی هونەر و بەڕاستی زۆر هاوکارم بووم لێرەوە زۆر سوپاسی دکتۆر دڵشاد و مامۆستا ڕەنجەر مستەفا بکەم کە هاوکارێکی باشی من بوون لە دروستکردنی فیلمەکەیە لە ڕووی سیناریۆ ئەوانە هەتا لە ڕووی بەرهەمهێنانی شۆ زۆر هاوکارم و سوپاسی ئەو هاوڕێیانە مەکەم کە بەدڵ هاوکاریان کردم لە دروستکردنی ئەم فیلمە و هیوادارم سەرکەوتنێکی باشمان بەدەستێ نابێت لە دروستکردنی ئەم فیلمەیە و لە داهاتووشە وەکو کاک جەبار و وعدیشان ناوە و کە دڵنیاشم فیلمەکەمان نێنە دەرەوە و هیوادارم ئەنجامێکی باشی بێت. هیوادارین بۆ ئەوەی کە سیناریۆیەکی زۆر سەرنجڕاکێشت هەبێ یان ئەگە پرسیارەکەم ئەوە لێ بکەم گەنجێکی وەکو تۆ پێویستی بە چییە زۆر فۆکەسی بخاتە سەر بۆ ئەوەی کە بتوانێت لە ئایندەیە ببێتە سیناریستێکی باش یا خودت سینەماکارێکی باش؟ بەڕای من یەکەم خوێندنەوە باشترین شەکی دەستی سیناریۆنووسە خوێندنەوەی ئەدەبیات لە هەموو ئەدەبیاتی بەتایبەتی وڵاتی خۆمان ئەدەبیاتی جیهان کە گرنگترین بەشی نووسینی سیناریۆیە بۆ ئێمە کە لە دووەم ئەزمونکردن لە نووسین بەردەوام نووسین سێەم فیلم بینین زۆر گرنگە کە بزانین چۆن ئەم بەڕاستی ئەم سێشتە زۆر گرنگە بۆ سیناریۆ نووس بە هیوای سەرکەوتن کاک جەبار سبەینێ هەر لێرە بەشی دووەمی فیلمەکان نمایشەکرێت چەند فیلم ئامادەیە بۆ نمایش؟ سبەینێ هەر لێرە 6 کورتە فیلم و فیلمێکی دۆکۆمنتیمان ماوە سبەینێ لە هەمان هەوڵ سەعات 4 عرضی ئەو 6 فیلمە و فیلمە دۆکۆمنتەرێکە ئاکرێت زۆر باش لەناو پرۆگرامەکەیە تەنها نمایشکردنی فیلمە یاخود سازکردنی دیبیتە تایبەت بە سینەما و وتوێشکردن و گفتوگۆکردنە؟ نا بەس بە تەنها عرضکردنی ئەو فیلمانەیە کە بەرهەم هاتوون وابزانام لە ترسی سەرمانەتان سەرماکە هەر زۆر خراپە سەرماکە بەڕاستی دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان.